ئێمە کاتێککە باس لەو مدەوەنایە کەین کە دەرچوو بەداخەو پێشتر هەمواری یاسای باری کەسێتی دەرچوو دواتریش مدەوەنەکە کە مدەوەنەکە بە تایبەتی بۆ مەزهبی شیعەیە بۆ ئەو ژنانەیە ئەوەی کە خەتەرە کە ژنان لە تاو گیانی خۆیان نییە لە تاو گیانی مناڵەکانیانە چونکە ئەو ژنانەی کە مناڵەکانیان لەلایە ئێستا مێردەکانیان کە جاری وا هەبۆ ڕەنگە 10 ساڵ بێجیا بوو بێتنەوە ئەم ژنا مناڵی بەخێو کردووە یەکسەر بە بڕیارێکی دادوەر یان یەکسەر مناڵەکەی لێوەرەگرنەوە ئەمە زۆر قورسە بۆ ئەو ژنەوە دوای ئەوەش بە تایبەتی لە ناو مدەوەنەکەیە بە هیچ شێوەیەک باسی مشاهدەواتە بینینی دایکەکەی تیانەیە کە چۆن جارێکی تر مناڵەکەی ببینێتەوە لەبەرەوەمە زۆریان هەن لەوانە ماڵێکی خۆیانیان بەجێشتە و مناڵەکانیان وەرگرتو هاتوونەتە دەرەوەی ئەتوانم بەڵام لە دەرەوەی شارەکانی تری دەوڵەتی عێراقن زۆر جار ڕەنگە لە بەروی هەرێمی کوردستان ئێمە ئازانین جێگایەکی ئامنە بۆ ئەوانە و یاسای لێرە جێبەجێ ناکرێ ئێمە تا ئێستا پەرلەمانمان نییە لەبەرەوە ئەو یاسایەجە ئەوان هاتوونەتە ئێرە ئەمەش پشت ڕاست کراوەتەوە کە ئەتوانین بڵێن هەب ئەوانەی کە پەیوەندیان بە ئێمەوە کردووە هاتوون لێرن و هەمووش ئێمەدا ئاگاداری لایەنەکانی بەتایبەتی ئەنجومەنی باڵای وەکو هاوپەیمانی ژنان ئاگاداری ئەنجومەنی باڵای خانمانمان کردووە کە بەم شێوەیە ژنان لە ئێستاە بە هەموو شێوەک یانەوێ بێنە هەرێمی کوردستان و دواتریش هەندێک لەلایەنە ئەمنیەکان ئەوانیش ئاگادار کراونەتەوە کە ئەم ڕێژەیەکی زۆر لەو ژنانە هاتوون ئێستا لە هەرێمی کوردستانە دانیشتون بەڵام ئەمە دیسانەوە خەتەرێکی گەورەش بۆ هەرێمی کوردستان دروستەکە کە ئایا ئەم ژنانە تاکەی ئەتوانن لێرە بمێنەوە چۆنەمێنەوە ژیانیان چۆنی خۆی و مناڵەکانیان زۆر جار لە خوێندنن خۆیان کاریان هەیە کارەکانیان بەجێشتە کەمە خەتەرێکی گەورەیە هەم بۆ سەرتاسەری عێراق کە بەداخۆ ئەم بدەوەنەیە زەرێکی زۆر گەورەی لە ژنانی عێراقەوە. ئێمە ئەوەی کە کردبێتمان وکوتم ئێمە لە ڕێگەی هاوپەیمانی 1970 دەوڵەتی عێراق هەموو هاتن داوایان لە ئێمە کرد کە خۆم ئەندام لە ناوم هاوپەیمانە هەروەها شەبەکی نیسای عێراقی هەیە ئەوانیش دانیشتێکیان کرد لەگەڵمان ئێمە هاوپەیمانی ژنانمانەیە لە هەرێمی کوردستانە داوایان لێکردین کەم کێشەیە زۆر بەردەوامە و زۆر خراپە چی بکەین لەو ژنانە هەندێکیان تەنانەت ناتوانن پارەیان نیە هیچ جێگایەک بگرن ئێمەش دواتر دانیشتنمان لەگەڵ ئەنجومەنی باڵای خانمانە کردووە چاوەڕوانی وەڵامی ئەوانین تا ئەوان بە دوای کێشەکەی بچن بزانن ئەتوانن چی بکەن بۆ ئەم ژنانە هەتا ئێستا وەڵاممان وەرنەگرتوەوە ئێمە ئەوی ڕاستی بێ نازانین چەند ژنن چونکە خۆتەزانی نەداتایەکمان هەیە بەڵام ئەوەیە بەرنمەیە کرا لە سۆمەریە یەکێک لەوانە بەڕێز حسام الحاج بوو کە بەرنمەکە پێشکەشەکە ئەوتی ئەو کاتە ئەمەی کە باس دەکەین تقریبێن مانگێک پێش ئێستا کەوتی زیاتر لە 800 ژن بەخۆی و مناڵەکانیان ڕۆشتن دواتر من پەیوەندی پێوە کردوتی لە دەستگا ئەمنیەکانی هەولێر وەرم گرتووە کە ئەم داتایان لایە بەڵامی تر ئێمە ئازانین ئێمەش جێگایەکمان نییە کە داتابەیز بێ و خێرا ئەم ژنانە چونکەوان کە خۆیانیان لە ترسی ژیانی خۆیانیان ڕەنگە زۆریان هەر نەوێرن بڵێن بۆ ئەوە هاتوون و مناڵەکانمان هێناوەتە هەرێمی کوردستان بە ئەوی لێمان نەسەنەوە ئەمان سکاڵا ناکەن چونکە ئەمان سکاڵایان لەسەر کراوە و ئێستا تۆمەتبارن لەبەروی مناڵەکانیان فڕانەوەتە هەرێمی کوردستان بەڵام هەرێمی کوردستان ئەوەندەی بزانم هەم ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی یەکێک لەوە ڕێکخراوی ئینستیتوی مافە نێودەوڵەتیەکان هەیە ئێستا وا بڕیارە کە لە مانگەی داهاتوو کۆنفرانسێک بکا لەگەڵ وەزارەتیدادا بۆ ئەوەی کە چۆن ئەم بڕیارانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان دراوە بۆ ئەم خێزانانە لە ناو کوردستانە جێبەجێ نەکرێت چونکە زۆربەی زۆریان بڕیارەکەیان کاتێککە بڕیارێک دەرەچێ لە سەرتاسەری عێراق ئەبێ جێبەجێ بکرێ بە تایبەتی ئەوانەی کە خۆیان لە بەغدا دانیشتون یاخۆ لە شارەکانی کە دانیشتون و ئێستا نیشتەجێ ئێرن ئەو کاتە بەسەر ئەمانی شاجێبەجێکرێت لەبەرەوە کاتە ئەمانەیانەوێت بە هەموو شێوەیەک لە هەرێمی کوردستانە ئێمە هەوڵی جددی بین هەم لەگەڵ سەرۆکی حکوومەتە هەم لەگەڵ ئەنجومەنی باڵای خانمان خۆی لە ڕێگەی ئەو لە داواش لە سەرۆکی هەرێم بکەین کە ئەمانە جێبەجێ نەکرێ بۆی ئەم مناڵ و مناڵانە لە دایکەکانیان نەسەنرێتەوە چونکە بەڕاستی زۆر جار زۆر بن بەبێ ئەوەی لێکۆڵنیوی لەگەڵا بکرێ زۆر جار ڕەنگە ئەم باوکە بۆ ماوەی 10 ساڵ 8 ساڵ تەنانەت نەفەقی مناڵەکەشی نێکێشاپێ مناڵەکەشی نەبینی بێ یاخود ڕەنگە هەندێک لەوانە مێردەکەی مردبێ ئێستا ماڵە خەزوری داوای مناڵەکەکەنەوە کە بیبنەوە لای خۆیان کە مەزەرەرک و زیانی زۆر بە مناڵەکانە گەێنێ لەبەرەوە پێویستی بەوەیە کە لیژنەی تایبەتدا بنرێ هەروە بە ئاسانی دادوەر بڕیار نەیە یەکسەر مناڵەکان تەسلیمی باوکەکان یاخود کە سوکاری باوکەکە بکرێتەوە زۆر دۆخ و بارودۆخەکان خراپە بێ حتا ئێستا لە ناو دادگاکانی دەرەوەی هەرێمی کوردستان زۆربەی زۆری بە تایبەتی لە منطقە شیعەکانە تەمەن لە منطقە سونەکانە زۆر کەم جێبەجێ ئەکرێ چونکە ئەوان شمولیان ناکەم
دەوەنەیە دادگاکان زۆر هەراسان کراون تەنانەت خۆشیان نازانن چۆنم دەوەنەیە جێبەجێکەن چونکە زۆر نەعەدالەتی تایە بەرامبەر بە ژنان هیچ مافێکیان نابێ و بە تایبەتی مناڵانیش زۆر بە ئاسانی تۆ ئێمە کێشەمان هەیە لە بینینی مناڵەکەەوە ئەتوانرا بە هێسا چارەسەر بکرێت تعدیلی بۆ بکرێ نەگەوەی کە مناڵ ئاوا بە ئاسانی لە دایکەکان بسەنرێنەوە کێشێکی گەور لەسەر تاسەری عێراق دروست بووە.